بەهای زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا بەردەوامان لە بەرزبوونەوە. ئەمڕۆ نرخی یەک ئۆنسەی زێر بە 3647 دۆلار مامەڵەی پێوەکرا. بەراورد بە هەفتەی پێشووش نرخەکەی زۆر زیادی کردووە. بە جۆرێک نرخی یەک مسقال زێری عیارە 18 بە 630,000 دینار و عیارە 24 بە 838,000 دینار مامەڵەی پێوەکرا. لە کاتێکدا هەفتەی ڕابردوو نرخی یەک ئۆنسە زێر بە 3375,000 دۆلار مامەڵەی پێوە دەکرا. بەرزی ئاڵتون بازاڕی تقریبەن تۆزێک وشک کردووە، بەڵام خەڵکیش هەرە کڕێ ئەوەی کە پارەی هەبێ لە جیاتی ئەوەی پارەکەی لە ماڵەوەدانێ دێدە یا بە لیرە و بە سەبیکە و بە ئاڵتون. وەڵی خۆ ئێمە قسەی خۆمان نییە، ئێمەشە قسەی ئەخبارات و هەواڵ و ئەوانەی کە باسی ئابووری وڵات و بە تایبەتی ئەمریکا ئەمانە ئەساسن بۆ قسە لەم کاتەیە هەر قسەیە بکەن گۆڕانکاری بەسەر سعرا هێنن بیانەوێ مەسەرەن ئابووری وڵاتی خۆیان بە بزان باشە بێ فەرقەکە بزان خراپە بێ ئەویش هەر فەرقەکە بەرەو بەرزیە چێ. یعنی ئەوان ئیخباری ئەوان و هەواڵ و قسەی ئەوان دەوری زۆرە بۆ ئەمڕۆ بۆ تایبەتی بۆ ئاڵتون. حسابکە ئاڵتون سێ ئەوەنەوان نزیکی لە 4 ئەوەندە بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە لە 2012 هەتا ئێستا قەنەعەتکە نزیک بۆ تۆ لە 4 ئەوەندە. بەوتەی زێڕەنگەران بەرزبوونەوەی نرخی زێر لە بازاڕەکاندا خواستی هاوڵاتیانی بەرامبەر بە لیرە زیاد کردووە. ئەوانەی ڕوودەکەنە بازاڕەکە زیاتر داوای لیرە دەکەن و مامەڵەی پێوە دەکەن. خەڵک زیاتر حەزی لە کڕینی لیرێ بە حکومی کە حەقدەسی کەمترە و زەرەری کەمترە نرخی لیرە. لەم ئێستا کە مەسەگە جەناب تا کەمتا و کۆم حەلە لە دەوروبەری 780 بۆ 785 دۆلارێکەیە. خواستی زۆری هاوڵاتی بۆ لیرە دەگەڕێتەوە بۆ ئەوەی لە هەموو جۆرەکانی زێر باشترە و حەقدەستی کەمترە و قازانجیشی زۆرترە. ئاڵتون هەر کاتێک کە بەرز بێتەوە خەڵک زیاتری کڕێ. من ئەوەی دیقەتم مابێ ئاڵتون تاکە شتەکە بەرز بێتەوە خەڵک زیاتری کڕێ. باوەڕ و قەنەعەتە بێت لەم ماوەی پێشووە لیرەماندانەوە لەناو مەعرەزەکانمانە کەس دەی نەپرسیوە. ئێستا لە کاتێکە 720 دلار و 730 دلار بۆ لە ئێستاە کە بۆ بە 780 دلار و 85 دلار لیرە لە بازاڕە نەماوە. بە حج زەینوسین بۆ نمونە پێنجشەمە بگادە دەسمان یەکشەمە بگادە دەسمان خەڵک لیرە ئاکرێ خەڵک سەبیکە ئاکرێ ئەم شتە بێ حەقدەسانە ئاکرن. نمونە خاتونە ئەزیزەکانیش لە جیاتیەوەی بێن ئاڵتون بکڕن، یعنی بۆ نمونە لە جیاتیەوەی کە دەست و ملێ بکڕن بازنێ بکڕن یەن لیرە ئەکڕن. ئەڵێ بۆی داینێم لە پاشە ڕۆژە بۆ نمونە ئیسفادەیەکی هەبێت ئیسفادەیەکەم بۆ نمونە ئەوەی هەفتەیە لەمەوە پێش لیرەی کڕی بێ ئێستا لە خێرایە ئەوەی مانگێ لەمەوە پێش لیرەی کڕی بێ ئێستا لە خێرایە. لەگەڵەوانەشدا وە بەرهێنەران پێشبینی دەکەن بانکی فیدراڵی ئەمریکا لە کۆبوونەوەی حەڤەیەم مانگەدا ڕێژەی سووی بانکی بە بڕی سەدا 0.25 کەم بکاتەوە. ئەمەش دەبێتە هۆی زیاتر بەرزبوونەوەی نرخی زێر و پێشبینی دەکرێت نرخی ئۆنسەیەک زێر لە ساڵی 2026دا بگاتە 4,000 دۆلار. هانا مەحموود، میدیای سبەی، سلێمانی.